ئێستا هێزی سووریا دیموقراتی ئەنتەگرا ئەبێ لەگەڵ هێزی سووریا. مجموعەیەک خاڵیان هەیە ڕێکەوتون لەسەر مجموعەیەک خاڵ هەیە ڕێ نەکەوتون مجموعەیەک خاڵیش هەنە ئەوان پێ ڕازی نابن. بەڵام ئێمە وەکو هێزی سووریا دیموقراتی چەند خاڵێکی گرنگمان هەبوو لەو خاڵانە یەکێکیان لێ زمان بوو، یەکێکیان لێ گەڕاندنەوەی پەنامبەران بوو، یەکێکیان لەو خاڵانە هێزی ژن لە ناو سپای سووریدا لە ناو دەستووردا ئیسبات ببێ. خاڵمان زۆرەتە بەڵام ئەم خاڵانە زۆر گرنگی یەکێکیان لێ خاڵی زمانە کە ڕێکەوتن لەسەر ئێستاژی پێک نایهێنن و هەر معارەزاکەن لەسەر ینی ئەم خاڵە. بەڵام ئێمە وەکو گەلی خۆمان وەک قەسەدە ئەوان هەر سوورن لەسەر ئەم خاڵە لەبەرێ خاڵێکی زۆر گرنگە خاڵی ناسناوەی ینی زمان ئەوە ناسنامەی خۆمانە یعنی ئەگەر زمانت نەبێ کەواتە و کورد نیت بۆیە ئێمە سوورن لەسەر ئەم خاڵە. هەندێک هەیە هەندێک خاڵ هەیە ڕێکەوتون لەسەر یعنی بۆ نمونە هێزێکی قەسەدە لە ناو قامشلی لە ناو حەسەکە لە ناو کۆبانیدا هەیەی ئێستا حالیان بەڵام وەکو هێزیە پەژە لە ناو دەستووردا ئەوان ڕەفزیان کرد ڕەدیان کرد قوبولیان نەکرد لەبەرەوەی هێزێکی ژنانە لە ناو هێزی سووری سپای سووریادا ئەمە هەر ڕەفزە لای ئەوان لەبەرەوەی مێشکێکی پیاوسالیاریان هەیە مێشکێکی ئیسلامی متعەسبیان هەیە قوبوڵ ناکەن کە ژن لە ناو سپای سووریدا ئیسباتی خۆی بکە بۆیە ئێمە ئێستا لە ناو هەڵمەتەکەن هەڵمەتێکی بڵاومان کردووە لە ناو جیهانی هەمووی کەس ئەتوانێت بەشداریش ببێ و ئەتوانن پشتگیری پەژە بکەن بۆ بتوانە بن وەکو ناسنامەیەکی ژن لە ناو سووریادا ئیسبات ببێت. هێزی یەپەژە هێزێک بەتەنیا نییە کە بڵێ هێزێکی ژنانی کوردن لە ناو ڕۆژ ئاوادا هەمووی پێکهاتەی تایە عەرەبە سریانە ئاشورە کووردە هەر کەسی تایە هەمووی کەسی تایە یعنی بۆیە ئێمە ئەڵێن بە ئیسبات ببێت چونکو ئیسباتکردنی ئەم هێزە لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە نەناو ڕۆژ ئاوادا ئەمە تەغییرێکی دیموگرافیە تەغییرێکی فکری زهنیە بۆ هەمووی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەم فکرەیە ئەگەر بگۆڕێت ئەمڕۆ ئیسباتکردنی ژن لە ناو ڕۆژ ئاوادا ئەمە ئیسباتکردنی ژن لە ناو هەمووی جیهانیدا وە تایبەتی ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. ئێستا لە هینمان هەیە لە ئەوروپامان هەیە هێزی ژن هێزێکی سەربازیە ئەتوانێ لەلایەنی لەشگەری بچێتە پێشەوە و لایەنی سیاسی و فکری و ئیداری خۆی بەڕێوە دەبات بەڵام لای خۆمان ئێستا حەڵقەکە ئەوەنە لێ تەسکیان کردووە کە ژن ببێتە هێزێکی ئیداری وەکو هێزێکی ئاسایش هێزێکی مرور بە هێزێکی بەڵام ئەوەنە ژن پێشنگ بوو لە ناو ڕۆژ ئاوادا بەوە ناسراوە بەڵام خۆی وانە ناسراوە کە ژن سیلاح هەڵگرە و شارڤانە بەتەنیا شەر دەکا لەگەڵ بەرامبەر خۆی ڕاستەکەی لە کاتی شۆڕەشی ڕۆژ ئاوا لە 2013 شەڕێکی هەر هێزێکی ینی ئەم جیهانە لەژێر مەترسی بوو لەسەر ئەم هێزی داعشە شەڕ لەگەڵ داعشی کرد لە ڕۆژ ئاوا لە کۆبانی لە شنگال شەڕی کردووە و هێزی داعشیان شکاندووە و ئاڵە ڕەشەکانیش هێناوێنە خوارەوە یعنی کەواتە تێتەواتەی کە ژن ئەتوانێ ژن پێ ئەکرێکە سیلاح هەڵەگرێ بەڵام ئیسباتکردنی هێزی ژنان هێزی یەپەژە لە ناو ڕۆژ ئاوادا یعنی کەواتە گۆڕینێکی مێشکی فکریە لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە یعنی ئیسباتکردنی ژن لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە یعنی خۆمان ناڵێن بەس ژنە کوردەکان هەمووی هێزەکان هەمووی ژنی پێکهاتەی تریش چی عەرەبێ چی کورد بێ چی سریان بێ چی ئاشور بێ چی هەموو ژنەکان بتوانە بن ڕۆڵی خۆی مافی خۆیان مسۆکەر بکن لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. هێزی یەپەژە لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە نەوەکو لە ناو ڕۆژ ئەوە بەتەنیادا ئەمە ئیسباتکردنی ژنە ژن ڕاستەکەی ئەمە هێزی هەر یعنی هەر خراپترین هێز لە ناو دنیا دەکە هێزی داعش بوو شەڕی کرد لەگەڵی و ئاڵەکانی خۆیان هێناویانە خوارەوە یعنی کەواتە ژن پێ ئەکرێ بەڵام ئەمڕۆ ئەحمەدە شەرع خۆی ڕەفزەکە خۆی قوبوڵیش ناکە بە هیچ شێوەیەک هێزێکی وەکو هێزی یەپەژە هێزی ژنان لە ناو سپای سووریا دەهەبێ لە ناو دەستور دەهەبێ لەبەرەوەی عەقڵیەتێکی پیاوسالیێرن هەیە لەبەرەوەیە متەقەیدن بە ئیسلامێکی زۆر توند یعنی پێیان ناکرێت کە ژن ئەمڕۆ ببێ پێشنگ لە ناو سووریادا خۆ پێشتر هێزێکی وە هەبوو لە ناو سووریادا بەڵام ئەوەنە حەڵقەکەی لێ تەسکیان کردووە خستوێنەتە هێزی ئیداری و سیاسی نەیان هێشتووە کە ژن لە ناو سووریادا پێشتر لە حکومی بەعسی نەیان هێشتووە کە ژن هەب بچێتە شەڕ
و شەڕیش بکە و سیلاح هەڵەگرێ بەڵام ئەمڕۆ بنمونەیەکی زۆر جوانمان هەیە کە ژنەکە ئەتوانی بوو ئەم هەنگاوە بنێ بتوانە بێ ئەم هێزە بشکێنێ و ئەم فکریە بشکێنێ ئێمە سوورن لەسەر ئەم خاڵە کە ئەم هێزەی ژن هەر بمینێت و بە چ شێوەیەک بە ئێمە هەر لەسەر چالاکی خۆمان بەردەوامن لە دەرەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ژان لە ئەوروپاژی پشتگیری خۆمانی کردووە بە هێزی بڵێن بە چالاکی بە خۆپشاندانمان هەبوو لە ئەوروپا کە بتوانە بن ئەم مافی ژن و ئەم هێزی یەپەژە مسۆکەر ببێ لە ناو دەستوری سووریادا یعنی هەر کەس لای خۆی لە دەرەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیژی لە ئەوروپاژی هەر مەشغولی و خەریکین لەگەڵ ئێمە پشتگیری ئێمە دەکەن کە بتوانە بن ئەم مافە مسۆکەر بکەن یعنی هێزی یەپەژە ئەگەر ئەمڕۆ مسۆکەر ببێ لە ناو دەستوری سووریادا ئەوە تێتەواتەی کە هەمووی ژنەکانی جیهانیدا ئەمە دەستکەوتیەکی زۆر گرنگە بوو ئەوانش نەبەست بوو خۆمان بوو هەمووی ژنەکانی کە بنمونەیەکی جوانمان هەیە هێزێکی تایبەتمان هەیە ئێمە ئەتوانن دیفاع لە ماف و خۆمان بکەن و ئەتوانە بن بە تەنیا نییە لە هێزی لەشگەری بچنە پێشەوە یعنی کەواتە گۆڕینی فکریەکی جوانە لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستایە لە ناو ڕۆژ ئاوادا کە ئێمە ڕێککەوتن لەگەڵ سپای سووریادا زمانە ئەوان قبولیان نەکرد بەڵام ئێمە وتمان ئەمە هێڵی سوورە چونکو یعنی نەبوونی زمان یعنی نەبوونی کوردەتی خۆمانە هەبوونی زمان یعنی ئیسباتکردنە ناسنامەی خۆمانە ئێمە کوردن ئەگەر مناڵەکانمان بچێتە مەکتەب بە عەرەبی بخوێنێت یعنی کەواتە ئەمە هەر کورد نییە ئێستا خۆیان ڕێککەوتون لەگەڵ ڕۆژئاوا کە لە هەفتەیە 2 سەعات لە مەکتەبەوە زمانی کوردیمان هەبێ بەڵام بە هیچ شێوە قبول نەکرا و وەکو بڵێن ڕەدت فعلێکی خەڵک دەرچووە کە ئەمڕۆ تابلۆیەکی دانن بەس بە زمانی عەرەبی تیابێ زمانی کوردی تیانەبێ لە ناو شارێکی کوردی بێ ئەمە شتێکی بەڕاستی نەڕێکە و ناڕاستە خەڵک پێ رازی نابێتەوە یعنی ئەگەر بڵێ ئەگەر حکوومەت خۆی قبول بکە حکوومەتی ڕۆژئاوا قبول بکێ بەڵام خەڵک پێ رازی نابێتەوە لەبەرەوەی ناسنامەی زمانی کوردی ناسنامەی کوردە یعنی هەبوونی کوردە ئەیانەوەی ئەمڕۆ کورد بتوێنن زمانی کوردی بتوێنن چاندی خۆمان بتوێنن چاندەکە چییە کە ئەمڕۆ من کورد بووم و بەجل و بەرگی کوردی دەرنەچوم و بە زمانی کوردی قسەم نەکرد و بە نەوروزی خۆمان بە نەوروزی خۆمان کە کللتورێکی بە هەزاران ساڵانمان هەیە نەچمە پێشەوە یعنی کەواتە ئەیانەوێن کوردەکە بتوێنن لێرە نەمینن بۆیە ئێمە سوورن لەسەر ئەوەی کە زمانمان هەبێت چاندی کوردیمان هەبێت لەوێ لە ناو شاری خۆمان بتوانن بە ئەستیراحەت بچنە مەکتەب بە زمانی کوردی چی مەکتەب زانینگەهمان هەبێت بە زمانی کوردی بێ ناڕازیبوونی خەڵکیش مافی خۆیانە کە بڵێن ئەمڕۆ زمانی کورد نیە یعنی کورد نییە کورد هەر لە ژیانی ئاشت خواز بوو یعنی ئاشتی خوازە کورد قەت لەگەڵ شەڕ نەبوو چی هێزی یەپەگە بوو چی هێژی هەر کورد بەعام ئاشتی خوازە بە تایبەتی ژن لە ناو مجتەمەعدا بەڕاستی ئاشتی خوازە قەت نایەوێ شەڕ بکرێت ئێمە قەت بە حیاتمان شەڕی کەسمان نەکردووە و خاکی کەس داگیرمان نەکردووە و نەچوونە بوو لای خاکی کەس تا بتوانە بن ئێمە وەک هێزێکی کورد یان هێزێکی ژن شەڕ بکن لەگەڵ کەس بەڵام ئەگەرێکی ئەوە هەیە ئەگەر قبول ناکەن ئێمە بە شێوەیەکی تر دیفاع لەواکەن یعنی سیلاح هەڵ ناکڕن و شەڕ ناکەن لەگەڵ ئەوان بەڵام بە شێوەیەکی تر ئەتوانن داوای مافی خۆمان بکەن وتم بە خۆپشاندان ئەتوانن بکەن بە چاڵکی ئەتوانن بکەن هەر ئەبێ مافی خۆمان مسۆکەر بێ لە ناو دەستوری سووریادا